بويا أمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم زور بيويسي ببازرگانا كاني هي أبي فتحي جيهان كان بازرگانك نابێت داخرا و لە ئاستێکی بچووکە بیرکەنەوە مامەڵەکەن خەڵکی موسڵمان پێویستی بە کۆکردنەوەی مادەیە بەڵام بە ڕەوشت بە ئەخلاق حەضارەتی ئێمە لەسەر ڕەوشت و ئەخلاق بنیادنراوە لەسەر ڕەحمەت بنیادنراوە مەگەر پێغەمبەری خۆمان صلى الله عليه وآله وسلم ڕەحمەتە للعالەمین نییە عالم مەگەر کافر و موسڵمان ناگرێتەوە بەخوا تۆی موسڵمانی بازرگانیش ئەبێ ڕەحمەت بی بۆ هەموو عالم بۆ هەموو جیهان والله ئەگەر ئێستا لەم شارەی ئێمە کەسێکی کافری بێدین زۆر بێدین ئەلەم شارەی ئێمە بێ برسی بێ ئێمە ناین نەدەینە هەموومە گوناهبارە بێ ئێمە ئومەتی ڕەحمەتین ئێمە مرۆڤایەتی ئەپارێزین ئێستا لە مردن ئەیپارێزین ئومێدمان هەیە خوای گەورە هیدایەتی بدە مەگەر خۆشەویستمان صلى الله عليه وآله وسلم دوعا ناکا بۆ ئەهلی طائف بینما ئەوان بەربارانی ئەکەن و خراپە بەرامبەری ئەکەن ئێمە ئەم ئومەتین